بەڵێ بەڕێزان هەموو لایەک باش دەزانن هەر هەمومان لە هەر پلە و پۆستێکدا بین قەرزاری مامۆستاین. مامۆستا فێرکار و پەروەردەکاری هەمومانە، مافی خۆیانە، دەبێت لە ماف و شایستە داراییەکانی خۆیان بەهرەمەند بن. تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە. بەڵام ئەوەی دەستی ناوەتە بینەقاقای موچەخۆرانی کوردستان و بە مامۆستایانیشەوە کێیە؟ حکوومەتی هەرێمی کوردستانە یاخود حکوومەتە شۆڤێنیە دەسەڵاتدارەکەی بەغدایە کە ئاڵای برسیکردن و ئەنفالکردنی خەڵکی کوردستانی هەڵگرتووە؟ ئەیکەواتە بۆچی بەبێ بڵین بەداخەوە بەشێک لە مامۆستایان ناڵێن هەمووی بەڵێن بەشێک بوونەتە جێبەجێکاری ئەو ئەجێندا داگیرکاریەی کە لە بەغداوە ئێستا پەیڕەو دەکرێت و ئەمەش زیانی زۆری بە قوتابیانیش گەیاند لە دەڤەری سلێمانی و ئەو ناوچانە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێمە دوو میوەرمان لەگەڵدایە لە شاری سلەیمانیەوە هەریەک لە بەڕێزان کامەران غەریب چاودێری سیاسی، هەروەها مامۆستا هەرێم جەمال شارەزای بواری پەروەردە. هەردووکتان زۆر بەخێر بێن، شەوتان باش، جەژنی نەورۆزیشتان پیرۆز بێ. سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. کاک کامەران با لە جەنابتەوە دەست پێ بکەم. مانگرتنی بەشێک لەوانەی کە بە خۆیان دەڵێن نوێنەری مامۆستایان کە واش نییە، ئایا ئەمە جێبەجێکردنی ئەجێندای داگیرکاری حەشدی شیعی و ڕەیان کلدانی نییە؟ بەڵێ سڵاوتان لێبێ کاک حاکم، جەژنی نەورۆزی نەتەوەیی لە جەنابت و لە سەردەم گەلی کورد پیرۆز بێ. بەڕاستی بە نسبەت پرسیارەکەتەوە ئێمە ئەتوانین لەم قۆناغەیە ئەو جۆرە مامۆستایانەی کە لەم سنوورەیە ماوەیەکی زۆرە بۆ داواکردنی مافی خۆیان یا بایکۆتیان کردووە یاوەکو هاتنتە سەرشەقام بکەین بە سێ بەشەوە. ئەوانەی کە داوای مافی خۆیانەکەن بەڵام لە بەرامبەرە ئەرکەکەی خۆیان جێبەجێ ناکەن و کەوتونەتە ژێر کاریگەری کۆمەڵێکی تر کە بەکارن هێنرێن، داردەستن، ئەجندایەکی دەرەکی پیادە ئەکەن بۆ ئەوەی پەکی خوێندن بخەن. ئەخیر فیئەش کۆمەڵێک لە مامۆستایانی دڵسۆزن کە ڕەخنیان هەیە، گلەییان هەیە، کارەکەی خۆیان جێبەجێ ئەکەن، بەجێی ناهێڵن پۆلەکانی خوێندن، داوای مافی خۆشیانەکەن. ئەمە ئەم سێ بەشن. بەڵام بە نسبەت ئەو بەشانەی ترەوە ئێمە ئەتوانین فۆکس بخەینە سەر گروپی دووەمیان، ئەوانەی کە بەکارە هێندرێن. ئەوانە بە دڵنیاییەوە تاوەکو ئێستاش کە پرۆسەی خوێندن لە پارێزگای سلەیمانی دەستی پێ کردوتەوە، ئەوان بە نەمەتی دژایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامن، پێشتر بە نیەتی ئەوەی کە موچە دواکەوتووە یاوەکو موچە نادرێ، ئێستا بە نیەتی ئەوەی کە دژایەتی پرۆژەیەکی گەورەی وەکو هەژماری بکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە سیستەماتیکردنی موچەی موچەخۆران و کۆمەڵێک امتیازاتی تر هێناوێتیە ئاراوە. لە بەرامبەرە ئەو پرۆژە سەقەتەی کە بەغدا بۆ موچەخۆران و بۆ مامۆستایانی هێناوە ئاراوە بە ناوی پرۆژەی تەوتینەوە، ئەوان پشتگیری لەوە ئەکەن و ئەوانەشی کە دژی مافەکانی گەلی کوردستانن بەڕێبەر و بە ڕێنیشاندەری خۆیانی ئەزانن. زۆر باشە کاک کامەران، ئەو بەشەی دووهەمی کە ئێوە ئاماژەتان پێکرد هەر بینیمان لە سەهۆڵەکە، لە شەقامی سەهۆڵەکە کەوتبوونە هەڵپەرچێ و دروشمی عێراقیان بەرز کردبووە و بانگەشەیان بە باڵای حەشدی شەعبی و ڕەیان کلدانی و دادگای فیدرالی هەڵەدا. ئەرێ بەڕاست دوای ئەو هەموو هەڵپەرچێ و بانگەشە و هەڵپەرچێ و هەرایە کە بە سەری دەسەڵاتدارانی عێراق و دوژمن بە کووردا هەڵیاندا، هیچیان دەست کەوت؟ بەڵێ دەستکەوتی ئەوان لە چڵکاوخۆریایە. ئێمە هەمیشە لەو جۆرە کەسانە بێبەش نەبووین کە دژی نەتەوەکەی خۆیانن. ئەوان ئەو وشە زەقانەی وەکو پێشتر بینیمان مەوتنی و ئێستا تەوتین و ئەمانە حەزیان لێیە، یعنی لە فەرهەنگی بێگانە حەزیان لێیە، حەزیان لەوە نییە کە دەسەڵاتێکی خۆماڵی کوردی بتوانێ کاروبارەکانیان ڕێک بخات لە چوارچێوەی
پرۆژەیەکە کە کۆمەڵی قازانجی هەیە پرۆژەی هەژماری من وەکو کردیت کارتێک تۆ توانی بەکاری بێنی توانی تا مەرزی 150 ملیۆن دینار بە قەرزی لە بانقەکان پێوەرگری کۆمەڵێک بانک تەعاملی لەگەڵا ئەکەن هەروەها کۆمەڵی امتیازاتی تر ئەتوانی بۆ بازارکردن بەکاری بێنی بەڵام ئەوەی کە ئەوان شای و سەمای بۆەکەن تەوتینەکە جگەل لە کارتێک هیچی تر نییە دوو بانکی دزی وەکو ڕەشید و ڕافدەین کە لە دزی سەدەیە کە 2 ملیۆن دلاری تایە دزرا بەشدار بوون ئەو دوو بانکە تەعامل لەگەڵ پرۆژەی تەوتینەکەن جگە لەوە ناتوانانی بە هیچ شێوەیەک بۆ بازارکردن بەکاری بێنی تەنها بۆ مەبەستی موچە بەکاردێ ئەوان ئەگەر سەرشۆڕیەیان زۆر پێ باشە کەواتە ئەوان تەوتینیان پیرۆز بێ و هەژماری من باڕەت کامەرە من دەگەڕێم وڵات زۆر باشە دەست خۆش مامۆستا هەرێم وەکو لە پێشتریش گوتم ئێمە هەمومان قەرزاری مامۆستاین مامۆستا هەمومانی پەروەردە کردووە بەڵام بایکۆتکردنی خوێندن جا بیانۆکەی هەرچی بێ وەکو گوتم مامۆستا مافی خۆیەتی دەبێ موچەی خۆی لە کاتی خۆیدا وەربگرێ بەڵام بایکۆتکردنی خوێندن چ زیانێک بە قوتابی دەگەیەنێت جا بیانۆکە هەرچی بێت بەناوی خوای گەورە و میهرەبان جەژنی نەورۆز و ڕەمەزان لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پیرۆز بێ و چاوی هەموو کوردانی تاراوگە ماژەکەم و بە خێراتنی کاکە کامەرانیش دەکەم بۆ ستۆدیۆ لە ڕاستیدا حاکم گیان مامۆستا ڕۆحی کۆمەڵگەیە مامۆستا داینەمۆی کۆمەڵگەیە مامۆستا دڵی کۆمەڵگەیە و جەنابێت پێناسەیەکی جوانت بۆ مامۆستا کرد لەبەرەوە هەر کاتێک پەروەردە نەخۆشکە ئەو بزانە مامۆستاکەی نەخۆشە لەبەرەوە کۆمەلگایەکی تەندروست پێویستی بە پەروەردەیەکی تەندروستە تەبعاً پەروەردەی تەندروستیش بە مامۆستای تەندروست دەکرێت واقعاً ئەوەی کە ئێستا لە کۆمەلگەی کوردی ڕوودەدا بە تایبەتی لە ناو پرۆسەی پەروەردەدا بەڕاستی کارە ساتبارە چونکە کۆمەڵێک بە ناوی مامۆستایانی ناڕازی بە ناوی مامۆستایانی فڵان بە ناوی مامۆستایانی فیسار کە لە هەموو ڕەنگەکانی تایە مەگەرخوا خۆی و خۆیان سەر لە خۆیان دەرکەن کێ ئەندامیان ئەنجومەنی مامۆستای ناڕازیە کێ یعنی بەس خۆیان نەبێ کەس نازانێ هەموو ئەحزابی سیاسیە ئیتر جاری وایە خەڵکێکە سەربەلایەنێکی دەرەوەی هەرێمی کوردستانە سەرپەرشتیش دەکرێت بۆ زانیاریتانەوە نەبێ تەنها لایەنە سیاسەکان خەڵکێکەیە بە ناوی سربەخۆ و بە ناوی بێلایەنی و بە ناوی فڵان و بە ناوی فیسارەوە بەڵام هەموو ئەمانە هیچی ڕاز نین هەمویان دەست لە پشتیان دەدرێ و ئیعاز وەرەگرێت و باشترین بەڵگە و نمونەش لە هەفتەی پێشوە لە دیبلۆماتیک راپۆرتێکی تێر و تەسەل کە بەشی یەکەم بڵاو کرایەوە لەسەر مامۆستایانی ناڕازی کە تیایدا چی فەزاحەتێک و چی پارە وەرگرتنێک و بە ئیعازی کێ کاریان کردووە لە سنووری پارێزگای سلێمانیان هەمووی بە باشی و بە جوانی ڕوون کراوەتەوە و چاوەڕوانی بەشی دووەمیشێدا بەسێت کە چۆن پارە لە کێوەرگیراوە لەگەڵ چ مەکتەب سیاسیە کۆبوونەتەوە چۆن ئەم پەیوەندیانیان بۆ دروستکراوە لە حەشدی شەعبی کێ ئێوێ ڕۆڵ و کاریگەری هەبێ کێ ئێوێ جێپەنجەی خۆی دیاریکە و کۆمەڵێک لەو مامۆسایانە لەگەڵ ڕێز و حرمەتم کە هاوپیشەی منن حرمەتم هەیە بۆیان بەکارە هێنرێن بەشێکیان بۆ ڕیکلامی ڕاگەاندن بەشێکیان بۆ ئینتیخابات و کاندیدن بۆ پەرلەمانی کوردستان بە کوردی حملەیەکی پێشوەختی ئینتیخابی پەرلەمان بوو لەسەر شەقام کرا و بەشێکیشان بۆ زانیاریدا و مامۆستایانی ناڕازی کاندیدن بۆ پەرلەمانی کوردستان هەر بۆ زانیاریتان دواتر تەنها من کاتی خۆشی لەسەر ئەم قسەیە دنیای سوکایەتیم پێکرا دنیای قسەم پێوترا وتومە ناکرێت مامۆستا قوتابی خەڵک بکاتە دیلی گیرفانی خۆی والله بەبیلاهی وەتەڵڵای هەرسێکی ناوی خۆیە هەموو مامۆستایان هەموو کارمەدانی هەرێمی کوردستان وەکو مامۆستایانی سلێمانی پێویستیان بە موچەکانیانە موچەکانیان ژیانیانە کاریانە قوتی ماڵ و مناڵیانە بەڵام ئەبێ بزانرێ ئەمە بۆچی وە ئەکرێت چکە بەڕاستی حاکم فەرهاد ئەمەوێ ئەم جملەیە تاوکەم لایەنێکی سیاسی لە ئیستادا فێری ئەمە بووە مامۆستایانی ناڕازیان کردووە تا مەقاشی دەستی خۆیان بە ڕۆژ لە حکومەتان بە شەو معارەزەن ئەمە بەڕاستی دروستی هیچ هەڵناگرێت کە من ئەم قسەیم کرد بەکاری دێنن وەکو حملی ئینتیخابات وەکو
دژایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی دروستی ئەوەی بەم کابینەی حکوومەتی هەرێمە کوردستان کراوە بە تایبەتی کابینەی جەناوی کاک مەسرۆر بە هەر حکوومەتێکی تر بکرێت تۆ زوبای نەمابوو. باش دەست خۆش مامۆستا هەرێم ئەمە پارێزگاریکردن نییە لە حکوومەت ئەمە واقعەکە. باش مامۆستا هەرێم ئێوە ئاماژەتان بە یەک خاڵی زۆر گرنگدا من دەمەوێت زۆر ڕاشکاوانەش وەڵامم بدەیتەوە من سوپاست دەکەم. چاک دەزانی شاری سلەیمانی ئەو شارەیە بە درێژایی مێژووی عێراق سەری بۆ عێراق دان نەنەواندووە هەمیشە پێیان وتۆ سەری مارەکە یا شارە سەختەکە. ئێستا ئێوەش ئاماژەتان پێدا چەند کەسانێک ڕەنگە لایەنێکی سیاسی هەبێ دەیەوێ چۆک بەم شارەتدا بدا و هەندێک بەداخەوە لەو کەسانەی بەخۆیان دەڵێن مامۆستا بوونەتە جێبەجێکاری ئەم ئەجێندایە. پێت وایە ئەم ئەجێندایە چی لە پشتەوەیە؟ قوربان ئەم ئەجەندایە تەنها جێبەجێکردنی مەرامی دوژمنانی و قەواری هەرێمی کوردستانە. من بەڕاستی دروسی پێم حیفە ئەمانە نوێنەری مامۆستایانن و ئەمانە نوێنەری مامۆستایان نین ئەمانە تعبیر لە خۆیان دەکەن چونکە ئێمە لە سنووری سلێمانیە 40 بۆ 50,000 مامۆستامان بێ لە مامۆستایانی وانەبێژ و هەزارها فەرمانبەرمان هەیە ناکری ئێمە لەمانە کۆیانگەینەوە ئەمانە نە بە کۆنفرانس و نە بە دەنگدان و نە بە هیچ کەمە نوێنەری کەس نین نوێنەری خۆیانن. دواتر مامۆستای ڕاستەقینە نیشتیمان پەروەرە و بێبەریە لەو کەسانەی کە ئەیانەوێ دەرزی جاشێتی بە مناڵی کورد بڵانەوە بەڕاستی و دروستی بێبەریە واللهی بێبەرین ئەمانە لە مامۆستایانی ڕاستچکە بەڕاستی کاک حاکم من مناڵ بووم 94 و 95 لە قوتابخانە بووم بە جووتێ چوپلێسەوە داوام مەکرد یەک پانتۆڵم هەبوو تا ساڵەکەم تەواو کرد بەڵام گوێم لە مامۆسایەکم نەبوو بڵێ ئەم حکومەتەوە کە بە 3 مانگ موچەیان وەرنەگرتووە 94 و 95 شەڕی نەگریسی ناوخۆ هەبوو خەڵک بارودۆخی ئابووری زۆر لە ئێستا خراپتر بوو کیلۆی شەکر بە 6 دینار بوو کیلۆی ڕۆن بە 90 دینار بوو بەڵام ڕۆژێک لە مامۆستایەکی خۆمم نەبیست بڵێ مەخوێنن جا بخوێنی ئەبی بەچی وا تەواو کرد چی و بەسەر دێ لەبەرەوەی ئەوان هەمیشە دەیان و ئەم قۆناغە سەختەش تێتە بەڕێنین و ئیشا ئەڵڵا بارودۆخی بەس نییە ئێمە ئازادین بەس نییە ئێمە سەربەخۆین بەس نییە کابرایەکی عەرەب نایە لە جنوب و لە مووسڵ و لە دیالە و بێ حکمی منکا لە سلێمانی ئەمە سلێمانی پێناسراوە ڕاستە بارودۆخەکە سەختە کاک حاکم بارودۆخی خەڵک ژیانی خەڵک ژیانی فەرمانبەران ژیانی مامۆستایان لەو پەڕی خراپیدایە ئەمە بابەتێکی ترە من کاتێک دێم قسە بۆ ئێوە دەکەم دۆخی من لە دۆخی مامۆستاکانی هاوڕێم باشتر نییە لە ڕووی مادیەوە و بۆیە سوێنشت بۆ دەخۆم بێزگە لەو موچەی کە حکومەتی هەرێمی کوردستان دەمداتی هیچ موچەیەکی ترم لە یەک شوێنی تر نییە سوێن بەخوا ئەو سک هەڵوشینی خۆمم پێ باشترە نانەڕەقەی خۆم نانەڕەقەم پێ باشترە بیخۆم لە پڵاو گۆشتی حکومەتی عێراقی. باش دەست خۆش مامۆستا هەرێم من دەگەڕێمەوە جارێککە دەگەڕێمە وڵات کاک کامەران بە دەمەوێت زۆر بە ڕاشکاوانە جەنابیشت وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە یعنی بۆچی هەندێک لایەن هەندێک کەس دەیانەوێت کورد تەسلیمی عێراق ببێت ئایا هیچ جیاوازیەک لە نێوان دەسەڵاتدارانی ئێستەی عێراقدا لەگەڵ سەردەمی بەعس هەیە ئەگەر بۆیان بڕوا زۆر خراپتر لە ئەنفالمان پێ ناکەن و خاکمان بە تورەکە نابێژن ئەی بۆچی دەیانەوێت تەسلیم بن؟ بەڵێ کاک حاکم ئەمە هاوکێشەیەکە کە تێکەڵ بە یەکترە ئێمە زانین ئێران لەژێر سەیتەرەی حکومێکی ئیسلامیە کە متەئەسیرە بە وڵاتانی ئیسلامی وڵاتانی ئیسلامی زۆربەی سونەن بەڵام لە هەمان کاتە خۆی شیعەی وڵاتانی تری کردووە بە ژێڕکێفی خۆی و ئەبینین لە عێراقا لە لوبنانە لە یەمەنە لە وڵاتانی تر بەو شێوەیە ئەو حکمی خۆیەکە لەو سەرەوە ئەگەر بینەوە عەرەبی شیعاک لە کاتێکا کە هاوسۆز بوو لەگەڵ کووردا بەر لە ڕوخانی ڕژێمی سەدام ئێستا خۆی دەوری زاڵم و جەلادەکە ئەبینێ لە نانبڕینی خەڵکی کوردستانە هەروە ئابڵ و قابووریەی کە لە ساڵی 2014 و هەروەها ئەو بەرنامانەی کە لە پاش ڕوخانی ڕژێمی بەعسەوە لە 2003 و تاوەکو ئێستاکاوان دەسەڵاتدا
ئامادارن بە ڕێنمایی وڵاتی ئێران کە بە حەقیقی لە ناو عێراقا ئەو حکمەکە. ئەمە هاوکێشەیە گشتیەکەیە کە ئێمە ئەیبینین. تۆ کاتێک کە خۆت مەزلومی بەڵام کاتێک کە دیتە سەر حکم ئەبی بە زاڵم و ئەچیتە شوێنی زاڵمەکە کەواتە چیمان بەچی کرد. ئێستا لە ناو ئێرانیشە ڕەوتێکی زۆر لە ناو گەنجانی ئێرانە پیا بووە کە دژی ئەو داگیرکاریە فەرهەنگیە وەستاونەتەوە کە حکمی ئیسلامی بەسەر ئێرانە سەپاندوێتی. بۆ نمونە دوعایەکی بەناوبانگیان هەیە کە لە نەورۆزانە ئەی خوێنن پاش ڕوخانی شاو هاتنە سەر حکمی ڕژێمی ئیسلامی کە ئەڵێ یا مقلب القلوب والأبصار يا مدبر الليل والنهار يا محول الحول والأحوال حول حالنا إلى أحسن الحال. ئەو گەنجانە پرسیان لەواکەن ئەڵێن نەورۆز جەژنی ئێمەیە، نەورۆزێکی ئاینی نییە، بۆ ئێمە ئەوێ لە کاتی گۆڕینی ساڵا دوعایەکی عەرەبی بخوێنین. ئێران لە هەمان کاتەکە وڵاتانی تری کردوتە ژێردەستەی خۆی، بەڵام خۆی بە شێوەیەکی تر ژێردەستەی فەرهەنگێکە کە پێڵێن فەرهەنگی عەرەبی. ئەمە درێژ پێکراوەیە بۆ گەلانی تر لە ناو ئێرانە و لە دەرەوەی ئێرانیش بە هەمان شێوەی کە ئێمە ئەیبینین. بەڵێ کاک حاکم فەرموو. زۆر باشە. مامۆستا هەرێم ئێستا بۆ خۆ دەزانی مامۆستایان بۆ ماوەیەکی زۆر بایکۆتیان کرد و زیانێکی زۆریان بە قوتابیان گەیاند و بێبەشیان کردن لە خوێندن. ئێستا دۆخەکەیان گۆڕیوە بە بارێکی ترا دژایەتیکردنی پرۆسەی هەژماری من کە پرۆسەیەکی بانکی پێشکەوتووە زیاتر لە 19 حاڵە تۆ دەتوانی سوودی لێ بینی بە پێچەوانەیەکی کاردی عێراقیەوە کە لە هەردوو بانکی ڕەشید و ڕافیدین کە هەردووکیشان بەشدارن لە دزی سەدا. ئێستا بۆچی ئەمانە هەوڵ دەدەن خەڵک لەوە سارد بکەنەوە یا هانی بدەن بچێکی کارد بکە، بەڵام دژی پرۆسەی هەژماری من دەوەستنەوە کە لە خزمەتی نەکەر مامۆستایان تەواوی خەڵکی کوردستاندایە؟ کاک حاکم خۆشبەختانە لەم هەفتەی ڕابردووە کە ڕۆی هەژماری من لە پارێزگای سلێمانی بە تایبەتی لە پەروەردەی گشتی سلێمانی و هەموو لە ئیستاشدا بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا دەستی کردو بە تۆمارکردنی ناوی مامۆستایان و بە تایبەتی مامۆستایانی پەروەردەی ڕۆژئاوا کار بەوە دەکا کە بەشێکی زۆری مامۆستایان هەژماری منی بۆ دروستکرێت. ئەمە لە ڕاستیدا سواز بۆخوا خەریکە ئیشەکە بەرەو باشێ دەڕوا، بەڵام خەریکی حملەیەکی نابەرامبەرن لە سلێمانی بە تایبەتی لە سۆشیال میدیا کاری لەسەر دەکەن لە پیج و ئەکاونتەکانی خۆیانەوە پرۆسەیەک بەڕێوەدەن بە ناوی پرۆسەی دژی هەژماری من. بەڵام گرفتەکە ئەوەیە بێ ئەوەی لێکۆڵینەوە بکەن ئایا هەژماری من باشە یا تەوتین، ئایا کامیان زەمانەتە باشە. من پرسیارێکەکەم ئەگەر تەوتین باشە بەلایەنەوە فەرموو کەس ڕێگەی لێ نەگرتون بچن تەوتین کەن، کەس ڕێگەی لێ نەگرتون. بەڵام کاتی هەژماری من زەمانەتێکی ئەکرێ ئەمانەڵە نەخێر ئەمە بانقی ئەهلیە، زۆر ڕیکلام و زۆر دژایەتی و زۆر دیعایە و زۆر شتی نابەجێ ئەو بە تایبەتی لە سۆشیال میدیا بەشێکیش لە ڕاگەیاندنەکان تەرویجی دەدەن، بەشێک لە ڕاگەیاندنەکان تەرویجی دەدەن، ئەوە تا لە پێرەوە بەشێک لە ڕاگەیاندنەکان مقابلەیان دەکەن، سپۆنسەری پیجەکانیان دەکەن و بۆ زانیاریتان بە تەمان ڕۆژی دووشەمە گوایە خۆپشاندانێکی سەرتاسەری بکەن لە هەموو قەزاڵ ناحیەکان لە پارێزگای سلێمانی دژی ئەم پرۆسەیە. ئایا ئەگەر لایەنی دەسەڵات لە سلێمانی لە زۆنی سەوز ئەو ڕێگەیە بدا ئەبێ من ئەویان پێ بڵم چۆن جاری پێش و پاڵپشتی بایکۆتیان کردوایی هەر خۆیان بە ئۆکەیە بایکۆتەکەیان شکان دڵنیا بە ئەمەش باش دەستی خۆش کارێکی خراپە بێ بۆ داهاتی پەروەردە و پرۆسە. زۆر باش دەست خۆش مامۆستا هەرێم. کاک کامەران من دەگەڕێمەوە سەر پرسیارێکی کە بەڕاستی لە جەنابەت تکا ئەەکەم زۆر بەڕاشکاوانە ئەگەر پێم بڵێ بە درێژایی مێژووی سلێمانی یەک کەس هەبووە ڕێزلێنان لە عێراقێک بکا کە عێراق داگیرکەری تەواوی کوردستان و شاری سلێمانیش بووە، بەڵام بەشێک لەو مامۆستایانە بەداخەوە ڕێزلێنانیان لە حەشدی شیعی و ڕێیان کلدانی و دادگای بەناو فێدرالی کرد. بڵێ بەداخەوە کەوای لێبە شاری سلەیمانی ئەو شارەی کە هەمیشە سەرڕمی شۆڕش و قوربانیدانەکان بووە ئێستا لە ژێر
هەیمەنەی کۆمەڵێک حیزبی سیاسی و هەروەها کۆمەڵێک خەڵکا کە خۆیان بە نوێنەری چین و توێژەکانی سلەیمانی ئەزانن بەو شێوەیەی لێبێ کە وەصف و پەسنی داگیرکەر بکەن بە دڵنیاییەوە ئەمە زۆرینە نین لە سلەیمانیە بەڵام چی بکەین لە کاتێکا کە دەسەڵاتی سیاسی و حیزبی لەم شارەیە هاو ئاهەنگە بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئەم ڕەوتەیە من دڵنیام ئەگەر بە پەیامەکەی ئەم ئێوارەی بافڵتاڵەبانیە بۆ دەستخۆشی لە دادگای فیدراڵی وەروەها بۆ دژایەتی پارتی دیموکراتی کوردستان دەری بڕیوە ئەوە دەرەکەوێ کە ئەمە پاکێجێکە ئەمەی کە بە ناوی مامۆستایانی ناڕازیان لەلایەکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەکی ترەوە کۆمەڵی ئەحزابی سیاسی تر ئەمە کۆمەڵێک پاکێجە کە هەموو سەرچاوەکەی لە وڵاتێکی ترەوە دێ و ئیسیرا دەکرێ و دێتە ناو ئەم وڵاتەیە و لە پێناوی ئەوەی کە هەستی کوردبوونمان لاواز بکەن لە پێناوی ئەوەی ئەو شارەی کە هەمیشە سەرڕەم بووە لە بەرگری و لە قوربانیدانە بکەن بە شارێکی کۆیلە بیکەن بە شارێک کە دایماڵن لە هەموو جۆرە خەسڵەت و ئاکارێکی جوانی کوردەواری ئەمە بەم شێوەیە ئەمانە هاتوون بۆ لەبەر ئەوەی خۆیان پێیان نەکرا بە شەڕی ڕاستەوخۆ پێیان نەکرا بە بڵوقی ئابووری پێیان نەکرا بە بڕینی موچەی خەڵکی کوردستان پێیان نەکرا سەری بەرزی خەڵکی کوردستان نەوی بکەن ئێستا هاتوون لە ڕێگەیەکی دەرەکیەوە بۆ کاریگەری خستنە سەر حیزبە سیاسیەکان و هەروە کۆمەڵی چین و توێژی ناو کۆمەلگاکە ئەوانە دیارن مەعلوم الحالن کە لەکوێوە خەتیان ئەدرێتێ و لەکوێوە تەمویل ئەکرێن ئەیانەوێ بەم شێوەیە شاری سلەیمانی ناشرین بکەن بەڵام دوجار ئێمە زۆرمان بینیوە لە مێژووەکە هەمیشە پاش ململانەیەکی زۆری نێوان خێر و شەڕ پاش ململانیەکی زۆری نێوان ئەو هەوڵانەی کە هەمیشە بۆ ئاشتی بوون و بۆ چاکسازی بوون و بۆ خێر و ژیانی خەڵک بوون لە بەرامبەر ئەو هەوڵانەی کە بۆ دژایەتیکردنی خاکەکە بوون ئێمە ئەبینین کە هەوڵە چاکەکە سەرەکەوێ و ئینشاءڵڵا دەداهاتوی بینین کە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەسەرکەوتووی و بەسەرفرازی لەم پرۆسەیە دەرەچن. زۆر باشە بەڕێزان کاک کامەران غەریب چاودێری سیاسی هەروەها مامۆستا هەرێم جەمال شارەزای بواری پەروەردە گەلێک سوپاس کە لە شاری سلەیمانیەوە لە ژووری هەواڵ لەگەڵمان بەشدار بوون. سوپاس بۆ ئێوە، شەوتان باش.